هەڵە بۆیە هەڤاڵان هاوبیران دۆستان بەڕاستی ئیتر کاتی ئەوە هاتووە بڵین شان بە شانی خەبات لە پێناوی ڕزگاری نیشتیمان کە نەتەوەی کورد نیشتیمانەکەی داگیر و دابەش کراوە لە هەموو بەشێکی کوردستان مافێتی بەردەوام بێ لە خەباتی بۆ ڕزگاری بۆ دیموکراتی شان بەشانی ئەو خەباتە ئێمە لە باشوور و بەشەکانی تری کوردستان و هەموو گەلانی ژێردەستە وەکو ئێمە و هەموو ئەو وڵاتانی کە جارێ ڕۆشنگەری لە ناویانە بەرپانە بووە شان بەشانی ئەرکی دیموکراتی ئەرکی ڕزگاری ئەرکی ڕۆشنگەری بۆتە یەکێک لە چارەنووسسازەکانی دیموکراسی لە ناو کۆمەڵە هەم بۆ ئەم قۆناغە هەم بۆ دوای قۆناغ کە حکوومەتە دیکتاتۆرەکان ئەگۆڕێ و هەژمونی حیزبە خراپەکان کەمەکرێتەوە ڕۆشنگەری و ڕایگشتی ڕۆشنگەری ئەرکێکی پیرۆزی سەرشانمانە. بۆیە هەڤاڵان هاوبیران دۆستان بەڕاستی ئیتر کاتی ئەوە تۆ بڵێن شان بەشانی خەبات لە پێناوی ڕزگاری نیشتیمان کە نەتەوەی کورد نیشتیمانەکەی داگیر و دابەش کراوە لە هەموو بەشێکی کوردستان مافێتی بەردەوام بێ لە خەبات بۆ ڕزگاری و بۆ دیموکراسی شان بەشانی ئەو خەباتە ئێمە لە باشوور و بەشەکانی تری کوردستان و هەموو گەلانی ژێردەستەی وەکو ئێمە و هەموو ئەو وڵاتانی کە جارێ ڕۆشنگەری لە ناویانە بەرپانە بووە شان بەشانی ئەرکی دیموکراسی ئەرکی ڕزگاری ئەرکی ڕۆشنگەری بووە بە یەکێک لە ئەرکە چارەنووسسازەکانی دیموکراسی لە ناو کۆمەڵە هەم بۆ قۆناغە هەم بۆ دوای قۆناغ کە حکوومەتە دیکتاتۆرەکانە گۆڕێ و هەژمونی حیزبە خراپەکان کەم ئەکرێتەوە ڕۆشنگەری و ڕای گشتی ڕۆشنگەری ئەرکێکی پیرۆزی سەرشانمانە. پیرۆز هیوادارین ئەم حەملە درۆزنەش ببینینەوە ئەمیژە بینینە کار حەملە درۆزنەیە دەرەچێ هەرە بینین هەر باو بژێکە هیچی تر ئەنجا ئەڵێ ئێمە ئەزانین هێشتا بۆ ئێمە بۆ پلاتفۆرم بۆ فێمینیزمی ڕۆشنگەری لایەنی کەم دەهەیەکمان ماوە دەهەیەک یعنی 10 ساڵ ئێمە تا لە خۆمان ڕابپەرمووین و بڵین بەڵێ ناوەندێکی فراوانی کۆمەڵ و ژیانی کۆمەڵایەتی ئێستا ڕۆشنگەرن لایەنی کەم دەیان پرسیاری ڕۆشنگەریان هەیە تێگەیشتنیان بۆ ژیان بۆ ڕابردوو بۆ دیموکراسی بۆ ئازادی بۆ پەیوەندی کۆمەڵایەتی بۆ ئازادیەکانی تاک و ئازادیەکانی ژن تێگەیشتن گۆڕاوە لانی کەم ئەمە دەهەیەکی ئێمە دەزانین هێشتا بۆ ئێمە بۆ پلاتفۆرم بۆ فیمینیزمی ڕۆشنگەری لایەنی کەم دەهەیەکمان ماوە ئێمە بتوانین لە خۆمان ڕابپەرمین بڵێین بەڵێ ناوەندێکی فراوانی کۆمەڵ و ژیانی کۆمەڵایەتی ئێستا ڕۆشنگەرن دایان پرسیاری ڕۆشنگەریان هەیە و تێگەیشتنیان بۆ ژیان بۆ ڕابردوو بۆ دیموکراسی بۆ ئازادی بۆ پەیوەندی کۆمەڵایەتی بۆ ئازادیەکانی تاک بۆ ئازادیەکانی ژن تێگەیشتن گۆڕاوە لایەنی کەم ئەمە دەهەیەکێوێ گردن خۆش و ئازابی ئەم دەهەیەش وەرگرە ئینشاڵڵە ساڵی 1929 ئەگەر ماین و زیندومان لێت دەپرسین و بێ زەحمەت ئەوە جەنابەت وعدێکتدا ئەم ئیشە کرد بە کارەباک ئەمیش بوو بە گەندەڵی دەرمانهێنان ئەمیش بوو بە گەندەڵی دیموکراسی کۆمەڵایەتیەکە شین نەبوو بەهەرحاڵ 10 ساڵیش بۆ تۆ گردن خۆش و ئازابی